بۆ گفتوگۆکردن لەبارەی دەرفەتەکانی وەبەرهێنان و بازرگانیکردن لە هەرێمی کوردستان و ئەو سەقامگیریەی کە بۆتە هۆکاری بۆ پێشکەوتنی ئابووری کوردستان گفتوگۆ لەگەڵ هەریەک لا بەڕێزان شکری جەمیل سەرۆکی ژووری بازرگانی دووەک و کامەران حاجی ساڵح باجگر جێگری سەرۆکی ژووری بازرگانی هەولێر دەکەم کاردووکیان میوانی ستودیۆی کوردستان 24 هەواڵی ئابووری بە خراتنتانەکەم بەڕێز کامەرانم کاتت باش. زۆر سپاس خۆشحاڵم دەستاتە خۆش. سەرەتا با لە بەڕێستانەوە دەست پێ بکەم باسێکی ئەو هێرشە بێ بیانوانەی ئێران بکەین کە هەڵیکوتایە سەر سەقامگیری و ئارامی هەرێمی کوردستان و بە تایبەتیش هاوڵاتیانی سیڤیل و وەبەرهێنەران و بازرگانانی کردە ئامانج. ئەمە کاریگەری چیە بێت لەسەر ئابووری هەرێمی کوردستان و بازرگانی هەرێمی کوردستان؟ سەرەتا دەستان خۆش زۆر سپاس ئەوستا پێکردنا. من وەکو هەموو ئیدانەیەکی زۆر دەکەین کە ئەو کارە نادروستانە کرا و چەندەها بازرگانی ناو کوردستانی ناو دەچیتن کە بازرگانی بزنسمانی گەورە کە دەکنێرە دەست نیشانکردن و لە ناو چوونی ئەو بازرگانە گەورانە دڵنیام هۆی کەسبوونی ئابووری دەبێتن لە نێوان کوردستان و وڵاتی و ئێران. بۆیە ئێمە ساڵانە تقریبان 6 ملیارد دۆلار کە هاوردەکردمان هەیە و بۆ خزمەتکردنیی زۆر لە نێومان بووە. ئەوە دەبێتە هۆی کزی بۆیە ئێمە نامانەیە متمانەی هاوڵاتیانی خۆمان لەدەست بدەین تاکو بریار بداتن ئەو کەلوپەلانە لە ئێران دێتن ڕێگا نەدرێتن کە بێتن. ئێمە زۆر بەنیکارانین لەو کارانە کە دروست بوو کە هەولێر دەست نیشان دەکرێتن لە نەناوچوونی بازرگان و دڵنیام ئالوگۆری نێوانمان زۆر بەرەو کزی دەچیتن و هیوادارم ئەو شتە ڕوو نەداتن. ئەوە باشە هۆکاری چییە کە بازرگان نەکرێتە ئامانج بۆچی؟ بازرگان کە دەکرێتە ئامانج دیارە لە پێشخستنی کوردستان چەند بازرگانێکی ناودارمان هەیە یەکەم جارنی ئەمە دووەم جارە دەست نیشان دەکرێتن بازرگان کە بازرگانی زەوەلحەکانی هەولێر کە چەندە کەسم بە دەست نیشان دەکرێتن کە بوونە هۆکاری ئاوەدانکردن. زۆر کەسان هەیە چاویان دانابڕێتن کە کوردستان یەک لەو وڵاتانە بێتن کە وەکو چرایەک دەگوژێت پێویتەوە لە ناو هەموو ئاکان یەک لەو بازرگانە کاک پێشڕەوی لە ناو چوو ئەوە لە دەستدانی زۆر شتێکی گەورە بوو. ڕاستە. باشە بەڕێز کامران ئێمە لەگەڵ بەڕێز تەمێنینەوە بەڵام با لە دهۆکەوە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز شکری جەمیلیش بەردەوام بکەم. بەڕێز شکری ئەم کاتەی تۆش باش هۆکاری چییە بەڕای ئێوە دیدی ئێوە چییە بۆ ئەم هێرشانەی ئێران بۆ سەر ئارامی و سەقامگیری هەرێمی کوردستان و بە تایبەت بە ئامانجگرتنی بازرگانان لە هەولێری پایتەخت؟ زۆر سوپاس. مدبێتن ئەس پێشەکیە ئاماژە دوو خۆڵە بدەم یایەکێ کو جیهان هەمیە دیارە و شەڕێ مەزن جیهانی شەڕێ ئابووریە ئەبرو سەر ئاستی جیهانی شەڕێ سەرچەمی ئەمریکایە و سینێک و هەمی هەوڵ و بزابت خوددان و شلایت بازرگانی و ڕۆژ بڕۆژێ بزابت علمی کو زێدە بکەن کو شەڕێکێ مەزن بکەن و داگیرکردنا هەمی جیهانی دەستخۆ بخەن بۆ پشکەفتنا ئابووری خۆ بۆ زێدەکردنا ئابووری خۆ و الجلندجي أبا بابات مينا بابات كي أقليمية كم مدفت إشارات ببدم كو أم الكردستان وهروس العراق ما سنورة جديرو دريش الجل إيران هيا وبيكتن شهشت منفذة حدودي كو كالا وبازرگانية كو إجار مازن لتتا كدن وكو إيران دولتك وجلك ومازن شلاي بشاسازي وشلاي تكنولوجي وكو أف منطقة همي يا بدوي إيرانية بركو إيران یا هفت سنور داره الجال 15 دولتها يعني اف 15 دولت کو هم شیم بجین عراق و هرم و کردستان پریجا ایکیتتن کو آلوگور کردن بازرگانی الجال ایرانه اف آلوگوریه جی سالانه میلیارات دلار الجال ایران بازرگانی تتا کردن و کلو پرتوان العراق تنفرتن چکو عراق الجرخانه آبوری دا یا لوازج بر احداث سر عراق به هنده ساله هم همین زاین کو یا پیدوی دولت دوروبره کو کالایت خو البازار عراق بنا نشان کردن بر هندجی کو همشین بجین 65 صده نکل بازار عراق
کلوپرت ایرانی نه کلوپرت وان یعنی شلای باشە بەڕێز شکری کە ئەم گرنگی هەیە بۆ ئێران بازاری هەرێمی کوردستان ئەی بۆ ڕێز لەم گرنگیەی هەرێمی کوردستان ناگرێت بۆ ڕێز لەم بازارە ناگرێت کە هەیەی ئەو بیتن هەندێک بابەت دینە بابەت سیاسی خوبەت گرتن بابەت ئاسایشە نەتەوەی خوبەت گرتن بابەت ئاسایشە خۆراکی خوبەت گرتن بابەت هەواڵگریە خوبەت گرتن یعنی ئەوە نامانە بۆ دژمنێت خو نامانە بۆ کەسێت و ئەو بزانن نەشن گەل چ کۆرا بکەن دێن گەل کوردستانی وانەما پێشکێشی وانکەن هەکەر ئەم هەمبی زانین یعنی ئەو صاروخێت پاڵپستی الهوليرة بويتاخ بدن مالا بازرگانه که بدن الجهة سویل يعني يا برو واجی بچنده يعني بنابتا بهانه اك بوان کو بشن کار سر بکن برهنده ما ام بینین کو هرم کردستان هرم که آرام و اف آرامیه بو هرم کردستان گله گرن که اگر اف آرامیه هاتوش دست هات دان وگا به بازرگان ما پیشساز ما بسزمان ما ده مجبور بیتن صحکه ترکه کدی و الجهه کدی کار خوبی کردن بر بو هنده کدا آرامیه کردستان تی بیت تگدان و پیشکفتن کردستان الحد کی براستینا بله بەڕێز شکریە مۆلات بەڵام ئەمێ بزانم ئێوە وەکو بازرگانان بەڕێز کامەران چ دڵنیاییەکە دەنە بازرگانان و بەرهێنەران هەمووانەی کە مامەڵەی بازرگانیەکەن بە تایبەت کاڵە هاورداکەن یاخود هەنارداکەن هەموو ئەمانە چ دڵنیاییەکیان هێنێ بۆی کە سەقامگیری هەرێمی کوردستان بەردەوامە توانن ئەو سامانەی هەیەنەوە گەڕی بخەن لەم هەرێمەدا والله ئەوە بە دنیاەوە کوردستان ئارامە و هەموو بازرگانان و وەبەرهێنان دەبێن بۆ کوردستان بەردەوام بن و هیوادارم هەموو بازرگانەکان دەستیان زیاتر بۆ کوردستان بینن وەبەرهێنان بکەن خزمەتی شاری هەولێر بکەن و کوردستان بکەن بۆیە ئێمە بە بازرگانان دەوڵەمەند دەبین و ئەو بازرگانانان کە دەرەوە دێن لێرە بزنسمان دەکەن و خزمەتێکی زۆری شاری هەولێر بکەن و هیوادارم زیاتر بێن و ئارامی دیارە ئەو بزنسمانە گەورانە کە هەولێر ئەو ئاوادانیانە بە ڕێی ئەوان کاتێکگەن کە ئێوە ئاسانکاریان بۆ بکەن کە دەرفەتیان بنێ ئەو ئاسانکاری و دەرفەتانە چییەکە بۆ ئەوانی بڕخسێنن وەکو بزنسمانەکان ئەمە لەنای خۆمانەوە ئاسانکاری هەموو شتەشیان لەبە دەکرێتە مەسان لێرە بزنسمانەکان مەسان وەکو بزنس تیزارەتی ئەمە وەکو شەریکات یەکەم مەسان ئالوگۆری زۆربەی مواد غذاییمان هەیە لەگەریان مەسان لەگە وڵاتان ئاسانکردنی چییە مەسن ئاسانکردن بێن لێرە بزنسمانی خۆیان بکەن هەموو متمانەتیان پێدەن کە ئەمن ئاسایش ئێرە بەقەرارە و هەموو کار شتێک ڕوخسایە کە ئێرە وڵاتێکە وەکو ترانسێت لەوە هەموو دەوروبەری کوردستان و ئێرە دەردەسیتن و ئەگەر لە ناحیە ئەمنی شۆ بگری ئێرە زۆر ئەمنیەتی هەیە و ئاسانکاری حکومەت هەموو ئاسانکاریەکی پێشکەش کردیە بۆ هەموو هاوڵاتیان و بزنسمانەکان باشە بەڕێز کامەران لە دوایین پەیامی سەرۆک وەزیران مەسرور بارزانی بینیمان لە داڤۆس کە چیرۆکی سەرکەوتن و کۆڵنەدانی و بەرهێنەران و بازرگانانی هەرێمی کوردستانی بە جیهان ناسان باسی کرد کە چۆنن ئەمە بۆ ئێوە تا چەند گرنگە و ئێوە چۆن هەڵیە سەنگێنن لە کاتێکا سەرۆکی حکومەت بە گروتینەوە هەڵسەنگاندنەکات بۆ یاخود ئەتان ناسێنێ بە هەموو دنیا بەوە بەرهێنەران و بازرگانانی جیهان کە لە کوردستان چۆن کارەکرێت من دەستخۆشی لە بەڕێز یان دەکەم و بەڕاستی ئەمە یەکەم جارە کە ساڵی 2024 کە لە کوردستان چەندەها بازرگانی گەورە و زەبەلاحی کوردستان کە بەشداری ئەو لە داڤۆسیان کرد و ناساندنیان سوودبەخش دەبیتن بۆ کوردستانیش بەناوبانگە بۆ بازرگانە گەورانە و زۆریش لەو چاوپێکەوتنانە خزمەتێکی زۆر داهاتێکی باش دەبیتن بەڕاستی ئەمە یەکەم جارەکە ئەم شتە ڕوودەداتن چەندەها ساڵە سەرۆکایەتی مەسەڵەن وەزیران دەست و مەسەڵەن سەرۆکی هەرێمی دەست و ئەو شتە ڕوودەدابوو ئەم جارەکە ئەو بازرگانانە برد بە ناساندنی بازرگانە گەورەکانی جیهان گفتوگۆ نێوانیان بکەن چۆن بتوانە خزمەت بیر و بڕوای خۆیان بگۆڕن کە ئەمە دەبیتە هۆی ناساندن و هۆی ئەوەی دەبیتن کە بتوانن زیاتر خزمەتی کوردستان بکەن ئێمەش پێویستمان بە وڵاتانایی دەرەوە کە تەکنۆلۆژیا و زیاتر هەموو بوارەکان کە تازە پێشکەوتو دەبیتن بازرگانەکانی خۆمان بەو چاوپێکەوتنە کە بتوانن ئەو خزمەتە بکەن لێرەش بەس بازرگانی نییە کە ئەو دابۆس و سیاسی و اقتصادی و ئەمنی و هەموو شتەکانی تێدایە و بەس ئەمە لە دەرفەتی بازرگانی زۆر ئاسانکاریمان لێ دەکرێتن خزمەتێکی زۆر لەو چاوپێکەوتنە دەبین باشە
کەواتە بەڕێز شکری پەیامی ئێوە چییە بۆ وڵاتانی دراوسێ کە ڕێز لە سنووری هەرێمی کوردستان بگرن، ڕێز لە سەقامگیری هەرێمی کوردستان بگرن لە کاتێکە هەر بۆ خۆیان بۆتە بازارێکی گەورە بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانیان؟ داخوازش نتوێت ئەگرتی بکەین جوڵکە نێودەوڵەتی بکەین شتێک خراوێت نتوێت ئەگرتی بکەین کوت پاڵپش بن بۆ پێ بۆ ڕێگیریگرتنێ وان هێرشێت تند ئەبێت سەر هەرێما کوردستانە تێنەکردن گواف ئارابیال هەرێما کوردستانی هەی واف ڕێگەشی کوردستانە هەر ببینێتن هۆسا ji بۆ هەندێک ودا بازرگانê me baştir û çêtir bişêt xizmeta abûrê herêma Kurdistanê biketin ji ber ku wekû Cenab-ı Heve îşaret pê dayê ku el Kurbendê Davos ev Swîsra ku Cenab-ı Serokê hikmeta herêma Kurdistanê lê amade bûy û niyasîna kompaniyê me alemê de niyasîn û xelkek mezintir bişêtin bêt istismarê Kurdistanê biketin çunku bozarê Kurdistanê bozarekî gelekî giring e bû hemî deverê ji ber hindê jî em daxwazet keyin hikmeta Iraqê ku bersîngê van hêrişa bigirin û têkdana aramiya herêma Kurdistanê neyêtekirin da xelkê me bişêtin aramî bijînin çunku rastî aramiya xelkê me bû me geleka giring e bazarê herêma Kurdistanê û belê باشە باشە بەڕێز شکری ئەو هێرشانەی کە ئێران کردیە سەر هەرێمی کوردستان لە ڕۆژانی ڕابردووە کاریگەری هەبوو لەسەر ڕەوتی بازرگانی و مامەڵە بازرگانیەکان لە دهۆک بە تایبەت ینی هیچ ساردبوونەوەیەکی هیچ کاریگەریەکی هەبوو لەسەری حتاکە دیار نەکرێ هیچ کۆرەگەریەک لەسەر ئاڵوگۆریە بازرگانی دهۆکێ نەهاتیەگەرن شێوەیەکی gelekî ئاسایی بازرگانی تێتەکردن û em pêdivîne bazirganiya baştir lê biturin şêweyekê baştir em pitir ham bidin ku bizava bazirganî xurtkirina bazirganî li hemî Kurdistanê baştir lê bikeyn û pêştir lê bikeyn em dê hemî bizavê xwikeyn gel hikmeta herêma Kurdistanê ku ya rêkxweşker bîtin bû bazirganê me bû bazirganê ji dervê welatî bişin istismarê Kurdistanê bikin û pêşxistina pêgehê aboriyê herêma Kurdistanê û ez bînim ev hiç hiç tirsiyekê nav herêma Kurdistanê peyda nabiketin herêma Kurdistanê gelek ji hindê mesela xelkê Kurdistanê dîrokê de diyare em bil menteqekê ne ev menteqe hemî gava dijatiyama hatiye kirin yadîrîne tarîxê da em şê tarîxa wan bixînin û bizanîn ku çendîn cara şilayê siyasî ve şilayê komalatî ve dijminatiyê geleka mezin ya mekî bes gel hindê heku em berê xwe bidêne İran divêtin ya xwepsapênet li ser herêma Kurdistanê ku bînetin me peywendiyê başê heyn li gel Ewropa û li gel dewletiyê dê derawsê li gel Amerîka divêt wan peywendiya rastî netin rêgeriyê li ba peywendeke berê va jî herêma Kurdistanê gelek rizdiyê dike ku em hevsinûr bîn û li gelek em têkelî navxuya êkûdû nebîn û em bişên bazirganiya xwe pêş bixîn û beref pêştir biçîn باشە بەڕێز شکریە مۆلای تۆش بەڵام بزانین کاریگەریەکان لە هەولێر چۆن بووە کاکامەران ئێوە لە نزیکەوە ئاگادارن بازرگانان مامەڵیان لەگەڵاکەن ئاگاداری پەیوەندیەکانیانن ئەو هێرشانە تا چەند کاریگەری هەبوو لەسەر بارودۆخی بازرگانی بەگشتی و لەسەر بازرگانی وەکو زۆر وەکو دیار نییە خەڵک زیاتر بازرگانەکان زۆر نیگەران بوو کە لە نزیکەوە هەموو لەگەر ئەو ماتەمینە مەشغوڵ بوو لەگەری کارە ساتەشی زۆر گەورە بوو و بڵێم کاریگەری نەبووە کاریگەر دەبێتن و زۆریش خەڵک نیگەرانە و خەڵک نازانی کە چی ڕۆ دەداتن و ئەو کەلوپالانەش کە خەڵک دەکڕیتن زۆربەی زۆری هەیە مەسەرەن نیگەرانی لەوەی چ بکریتن ئەو بابەتانێک کە لە چ وڵاتەچی مەسە ئەو وڵاتەی کە هاتوو مەسەن کارێکی نەشیاوی کردی بتن ئایا بەردەوام بیتن لەو کاڵانەکە بکریتن و کاریگەری دەبیتن بەڵام وەکو کاریگەرێکی زۆر تا ئێستا کاریگەرێکی زۆر وانە بووە خەڵک زم و زۆری کرد بازرگانی خۆی دەکات و هەولێر بازرگانێکی سنتەرێکی گەورەی بازرگانیە باوەڕ ناکەم کزی بازرگانێکی وان دیار بیتن بازرگانی خاستن مواد غذاییەکە کە دەکاتن زۆر کاریگەر بازرگانێکی باشەیە باشە بەڕێز کامەران چاوەڕێی چیەکەن لە دوای سەردانەکەی سەرۆک وەزیران کە گەڕایەوە ئەو سەردانە چڕ و پڕی کردی ئەو سەردانە پڕ بەرهەمەی کە کردی لە داڤۆس بۆ ناساندنی بازرگانان و بەرهێنەران و ئەو کەشە ئابووری و گەشە سندووی کە لە هەرێمی کوردستان هەیە ناساندی بە جیهان چ گۆڕانکاریەک دروستە بێت لە دوای سەردانەکەی
من وەکو خۆم وا پیشنیار دەکەم ینی بزنسمانە گەورەکان بیان لێرە ئیستثماری گەورەی خۆیان بکەن پارەی خۆیان لێرە بخەنە گەر و سوود بەخش دەبیتم بۆیە ناساندنی کوردستان هەموو دنیا دەزانیتن کوردستان بە تایبەتی پایتەخت چییە و کاریگەرێکی زۆری دەبیتن بۆیە ئەم جارە کە ئەم بەزرگانە گەورانە کە چوون پەیوەندی نێوانمان زۆر دەبیتن و کاریگەریەکی زۆریش دەبیتن بۆ بژانەوەی زیاتری ئابووری کوردستان بۆیە بەخۆ دەزانی بانقی دووەلی و بانکانی کە زۆر کاری خۆیان دەخەنە گەر بۆ خزمەتکردن ئێمەش ئێستا لەگەر ئەو وڵاتانە کە کارا دەکەین و ئێستا ئەو زارە مەسەن خۆ دەزانی 6 وڵات بەس سەرۆکایەتیەکانیان بەشداریان کرد 600 چەند ملیاردێر بەشداری ئەوەی کرد ئێمە دڵنیا بە لەوەی سوودمەند دەبین ئینشاءالله کاریگەریەکی باش دەبیتن لە دوای خۆی دەستخۆشیان لێ دەکەین و جێگای شانازینە باشە هەمان پرسیار لە بەڕێزی شتانەکەم بەڕێز شکری جەمیل کە ئێوە وەکو سەرۆکی ژووری بازرگانی دهۆک چاوەڕێی چیەکەن پێتان وایە کە بەرهەمی ئەو سەردانە گرنگە ئەو کۆڕبەندە گرنگە و پێگەی هەرێمی کوردستان چییە بێ و گرنگیەکەی چییە بێت لای ئێوە ئەم گەشتبینین وەکو ژوورە بازرگانی پێشەسازی دهۆکێ و هاریکاری حکومەتە هەرێمە کوردستانێک و ڕاستی گرنگیەکە گەلێکە مازن دەتە ئابووری و دەتە بازرگانە ji ber hindê jî ev korbendê aboriyê wekû dabûz rastî de xizmeteka geleka mezin bo xelkê Kurdistanê tekirin çikû cenabê serokê hikûmeta Herêma Kurdistanê li gel çendîn serokê wan welatayê amade bû û li gel hindê jî rajdiyar ser hindekî ku karê biznesmanî bikin Kurdistanê karê istismarê bikin Kurdistanê ji bo hindê ku ev alaqata gelek master lebin المنطقه ام بشین گل خلک که دیر شول بکن گل هندجی ام وکو جوره بازرگانی پیشاسازی دو که داخواست کین کو ام پتر مجال استثمار بدین بازرگانی خوب بشین هرچنه بتن حتی 10 صد اشوان کالات ام دور بر ام هاوردات کین تین کردستان ام بشین نافخودا کارگاه ها بکن معمل بکن بشین ام پتر خدمات بکن دو جرخانه که آبوری یا باش بو هرما کردستان چه بکن الدهاتی دا که ام بشین وان کالایا ام هاوردهش در و بکین و تازیری دولت دیجی بکین جبونده چکو همی پیدویل دف مهنه و همی شیانجی انشالله حکمت هرم کردستان دیده بر کو بازرگان ما خودان کاره بشیتن معمل درست بکتن کارگاه ها درست بکتن بو پیش خستنا پیگه آبوری بله بەڕێز شکری جەمیل سەرۆکی ژووری بازرگانی دهۆک لە دهۆک و ڕاستەوخۆ لەگەڵمان بووی سوپاسی بەڕێز دەکەین بە هیواین کە هەمیشە سوورتر و زیاتر کار بکەن بۆی کە ئابووری هەرێمی کوردستان هەر بە گەشایی و بە بژاوی بمێنێت بەڕێز کامەران سوپاسی بەڕێزی شتانەکەین وەکو جێگیری سەرۆکی ژووری بازرگانی هەولێر لەگەڵمان بوون سوپاس بۆیەوە